بەرهەمهێنانی نەوت ناکۆکی وەزارەتی نەوت و حکوومەتی عێراق دروست کردووە. جارێکی دیکە ناڕزایی عێراق بەرامبەر بە بڕیاری ئۆپێک پلاس بۆ کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوت سەری هەڵدایە و لە سوودی بڕیارەکە دڵنیانین، بۆیە بە پێویستی دەزانن داوای لێخۆشبوون لە پابەندبوون بە بڕیارەکە بکرێت کە بەهۆی پابەندبوون و کەمی ئاستی نرخی نەوت حکومەت دووچاری ئاستەنگی بۆتەوە لە چارەسەرکردن و نۆژەنکردنەوەی لێکەوتەکانی شەڕی چەند ساڵی ڕابردوو. سەرچاوەیەک لە ڕێکخراوی ئۆپێک دەڵێت سەرەڕای ئەوە هیچ لێخۆشبوونێکی بۆ نەکراوە عێراق لە مانگی کانونی یەکەمی ساڵی 2016ەوە بە شێوەیەکی دروست مامەڵەی نەکردووە. ئێستا جارێکی دیکە بەهۆی قەیرانی ئابوووریەکەی ئەو بابەتە سەری هەڵداوەتەوە. بەهۆی چەندین ساڵی جەنگ و گەمارۆکان و هێرشە تیرۆریستیەکان دوای پرۆسەی ئازادی عێراق ئابووری و کەرتی نەوتی وڵاتەکە داڕماون. گومان دەکرێت ئێستا بەغدا هەوڵەکانی چڕ کردبێتەوە بۆ ئەوەی کەرتی نەوتی وڵاتەکەی زیندوو بکاتەوە. لە هەمان کاتدا وڵاتانی دیکەی ئۆپێکیش لە هەوڵدان بۆ ئەوەی پشکەکانیان لە بازاڕی وزە بگەڕێتەوە. ئەمە لە کاتێکدا سەدانەوەت و حوتی بودجەی گشتی عێراق پشتی بەداهاتی نەوت بەستووە. عەلی عەلاوی وەزیری دارایی عێراق ڕۆژی چوارشەممە ڕایگەیاند چاکسازی وڵاتەکە پێویستی بە 5 ساڵ کارکردنی بەردەوامە، چونکە قەرزی حکوومەت گەیشتوتە سەدا 80 بۆ سەدا 90 کۆی بەرهەمی ناوخۆ، تێگڕای قەرزی دەرەکیش بۆ 133 ملیار دۆلار بەرز بۆتەوە. بەرپرسانی عێراق ڕخنە لە حکوومەتی کاربەڕێکەری عێراق دەگرن کە واژۆی لەسەر ئەو ڕێکەوتنە کردووە و بەغدای پابەند کردووە بڕێکی زۆر کەم بکاتەوە. بەرپرسێکی باڵای عێراق ئاماژەی بەوە داوە کە ناکۆکی لە نێوان وەزارەتی نەوت و نووسینگەی سەرۆکایەتی وەزیران لەبارەی پابەندبوونی تەواوی ڕێکەوتنی کەمکردنەوەی بەرهەمهێنان دروست بووە. داوا دەکەن لە سەرەتای ساڵی داهاتووەوە عێراق لە پابەندبوون ببەخشرێت. ئەو بەرپرسە دەژڵێت وەزارەتی نەوت دەیەوێت عێراق ببەخشرێت، بەڵام بەرپرسان لە نووسینگەی سەرۆکایەتی وەزیران جەخت لە پابەندبوون دەکەنەوە. لە سەرەتای مانگی ئایارەوە وڵاتانی ئۆپێک پلاس ڕێکەوتن لە سەرکەمکردنەوەی 9 ملیۆن و 700 هزار بەرمیل نەوتی ڕۆژانە کە دەکاتە نزیکەی سەدادەی کۆی خواستی جیهان، کە بەهۆی لێکەوتەکانی ڤایرۆسی کۆرۆناوە 1 لەسەر 3 خواستی جیهان بۆ نەوت کەمی کرد. هەروەها لە سەرەتای مانگی ئابیشەوە ڕێکەوتون لە سەرکەمکردنەوەی 7 ملیۆن و 700 هزار بەرمیل نەوت.